یا ڕێبی خۆیان نەیبڕی کاکە فەرهاد ئەمە ڕزقی خوا داوینێتێ لەو دەمزەیە لەو وشک و برنجەنەی عەدی ڕزق لەوە بۆ لاوە چیکە ئەی ماست گرتووە کۆرە ماسیمان گرتووە کارگمان گرتووە کارگر گرتووە کردووە کورە ئەنجا زەلامان گرتووە ئەنجا چمان نەگرتەوە ماشەڵڵا لە لای گەشت ماشەڵڵاوە ماسی دەبرژێن لە خەهانۆکەی مندا ئەوە چییە ئەو کارگە کورە ئەوە خوا نادێتی کاکە خوا کە خوا ڕزقێکی ناخۆ تۆ نابێ بڵێ وەڵای کاکە حکومەت ڕزقم دەداتێ بەزاتی خۆی خوا دەداتێ بەزاتی خوا لە قسە حکومەت بێ ئەوە ناداتێ دنیاشە سێ لێت دەسێنە دەیت زێلێت کۆرە ئارەوەڵ ئەوەیە سالێت بزات دەلەست ئینم دەوێ ئەرێ بەخۆی سەرانەم دەیشتم دەوێ لێ وڵای قەنەعات بکە سامی بۆ مەسئولێکی بەرەق بە شەرەفم لەوە یەک هەفتە ئیجازە بداتێ هەفتەیەک چیەوە وڵای هەر هەفتەیەکی بۆ دانی هەفتە بۆ دەیدێ چیش دەیە بۆ دەکەن گوناحنی ئەوە مەسئول بیخوا بەرێ وڵا گوناحە تێر ناخۆن ئەوها بە زۆری بیاوێ ناو قورجەوە تێر یا ڕەبی خوا نەیبڕی دە باشە کاکە باشەوە خوا